صباح طبعا بخير بالهرجي وندبن تماشفان وجهدارن من هجار وش باشاش كردستان بسوچار دست بيت که هفته اسبوعی بما پایتخته هر صبح هم تن الفدره بچندین بابت هم جارن جواز هم برنامه بکه بهدوره پیشکش دکن وقت بهدوره در باز دکن بحثا هن بابت عن دکن هن زانیاریان وردگرن و چند بهدوره شوپین و اکتمین حوجه اظهار جوار دوباره بکم وجز هیبی ما کو افچند خلاکن کم بهدوره در باز بکن بسود بنجوره و جماره کرم کنم دست بکده کرتانو چیک بشوپینن انجمن وزیران کردستان چند پیوانه جیاسای چاکسازی پسند کرد. لگر کوهاتی را گهاندن انجمن وزیران هرما کردستان بسر پرشتیا مسرور بارزانی سروک حکومت هرما کردستان بریا ویدیو کنفرانس که ورا جویاد و جوین دژی انجمن وزیران به کمادنگ پیوانا صندوق خانه نشینش با فرمان بران و مرج اندام از راندنه به پلیر و برگشتی پسند کرد. هر دوی جوینه ده پروژه یاسایانویا فروتن و بکردانه ملک دولت جی هات پسند کرن. ایروژی لباجار هولره او درمان روسی و لسرتوشبوین کرونای به داین و دابش کرن. دکتر شروان محمد امین روبر درمان و پداوستین پزشکی ین هولره جه کردستان 24 راگهاند کو ایرو روژا پنجشنبه درمان روسی جبو توشبوین ویروسا کرونای جل هر دو نخوشخانه رزگاری و نخوشخانه اماراتی لهولره و بین داین و جواره بکارانین. روبر درمان و پداوستین پزشکی ین هولره آماجه بوی کشیده کو اف درمان لسر ارک حکومت هرما کردستان به برانبر و به داین جبو وان توشبوین ویروسا کرونای هرما کردستانه هر وقت تکزیشی کرد کو پیشبینی تکرن انجام و باشی هبه. ایروژی وزیر دروی فرانسای سردانا بغدای و هولریت که لگور رگاند کنه که وزارت دروی فرانسای ایرو جان افلودریان وزیر دروی فرانسای سردانا بغدای دیگه و جالی فؤاد حسین و وزیر دروی عراق پیشوازی لتکرنوند پشترجی ده کنفرانس که روزنامه‌وانی انجام دن. ده پایرا وزیر دروی فرانسا ده سردانا هولری بکه و دگل بر پرسن هرما کردستان جی بجوه. جالی خواجی سروک وزیر عراق را دگهینه کو دوان نزیکانده دمکی جبو هلبجارنن پیش وقت دیاریت که مصطفی کاظمی سروک وزیر عراق را گهاند کو پیوسته همو آلین سیاسی و کتله و پارلمان آلی کاربن حتی کو یاسای که آماده بکن یاسای که نویا هلبجاردنن راگانجی کو دوان نزیکانده دمه بروچونه پروسه هلبجاردن گشتی العراق ده دست نشان کرن. مصطفی کاظمی آماجه بوی کشیده کو یک جه ارکن کابینه حکومت انجام دانو برو برنه هلبجاردن پیش وقته بشه وازکی پاک و بگرد. لباجار حسکه دیاره کو تقینه کده کوگایا چکو تقمنین حسده ده رودا لگورکو پیامنر کردستان 24 راگهاندیه افتقین دیگ جه کوگاین هزن سوریه دموکراتیک حسده ل تاخا آن کوگرکه مشرف یا باکور باجار حسکه لروجابای کردستان رودایه. در انجام دژی 8 کس بریندار بونه. هر لگور زانیارین پیامنر کردستان 24 کوراگهان برینا سه جوان بریندارن تقینجی گرانه و دن خوشخانه دنون هاجوی دبن چابدریا پزشکیه چردنه. کورتان نوچه اما بسر هفدو دهات من هاجی هن بابتون جارم هفدو رفشو. دما کو دست بک زاروک چه دبن نرمال ده کلتورا کبنا شوپیدا و کبنا واریدا یا کردی لاندک هیا آن درگوش هیا کوچرد بجن به گمان اب درگوشی گلک گوهرتنو بیانی باش کرن تیو در باس بوده درجه های چند سال در باس بوده چش تخت به چش هستن به هر نفچه یک خودی شوازه کی تایبته لاندک آنکو درگوشه له هولاتی که الآخر کتمنینا جهای نزدیکی 5 سالی بنابه محسن
ئەڤ نێزیکی 25 ساڵایە ji ژیانە xwe ji temenê xwe di nava dûkaneke biçûk de di nava bajarê Akrê de bi ser vebiriye. Ew jî taybet ji bo drûstkirina landik an ku dergûşên zaroken dema ku dua de têne hejandin û razandin. Ev landikên ku ev hosta çê dike ew jî biriya destên xwe û hemû parçeyên darên ku têne bikaranîn jî ew darên ku li dewrûdera Akrê kom dike yanî hemûyên xwemalî ne parçe parçe ne hevdû ve dike dûvira landikekê jê çê dike. Bêguman di kultûra Kurdî de dema ku zarok dirazandin di lava landikê de gelek stran di ber de hatine gotin di biçib soranî be çib kurmancî be ez bawer dikim niha jî hin ciwanan hatine nûjenkirin û ser zimanê hunermend de têne gotin heta ku nû bimêne an ku di nava xelkê de zindî bimêne. Vê cekan hevdû re bizan bin Muhsin mijûlî çi ye di nava dukana xwe de? زێدەی 25 ساڵایە کارê Mihsinê di nava vê dûkanê de. Drûstkirina landikên têda nivandina zarokan ew ew ji babê xwe yê fêrî vî karî bûy. Bêyî guhdan bi jiyan û nûçeyên derdûrên xwe. Ew mijûlî drûstkirina darên landikan e. Ji bo ku bi zûî bi hevra rêk bêxît û ji bo kiryaran amade biket. Da ku di hember de pereyekî werbigirît. Ev تقریبا 25 سال حتی 30 سال از وی شولیت کم شولی درستکردن لندکو از درستکردن لندکو جیل بابی خوازه فیر بی پشتینگی جی اوه جوری لندکو دورید میت خمول نه وکی دورید توی وکی گوزی وکی بی وکی سپیندوره عملی درست کرد Ji ber wê yekê ku beşa zêdeya livînên ser vî karî, bi destî û bêyî bikarînana amîran bi rêve diçin. Lewra Mihsinê de diyar kirin ku karê ew diket, pêdivî bişiyan û şehra zayiyek baş heye. شولکی زحمته هر کسی که هو بری خود لندکه یعنی حاضر بیش دبه شولکی بسیطه بس وقتی که تو بیاندو سری نجوره که کوچیت کد yani باور که گله کی زحمته نه کولوت تای هم شوپی مکینه و هندک دورم مکینه معنی دوری مکینه دایم بس بارو پتر شلوی دستی Piştî temam kirina her landikekê, êdî bazarkirin li ser peyda dibît û di hember firûtina wana tê gotin ku sererayî hebûna landikên biyanî bazarî da. Lê bazara wan geşatiya xwe ji dest nedaye. بزرگم که سالت 2000 هوا حتی 2010 هوا بچه کیم بی نسبت او عرب بونی سینی دوری اندیف اوت مکینو چت کن در و بمتد باز نسبت ویگو تقریبا خلک که زوریا بازار لندکت میت خمولی یعنی کردواری دست شکر Ev landik bi destê van cûredar taşan, bi rêka amîr û keresteyên kevnar, ji darên xomalî û bi qebareyên cuda cuda tên drûstkirin. Di civakê kurdewarî de ji bo têda nivandina zarokan tên bikarînan. Arî Hüseyin Kurdistan 24 Akrê. Vece li aliyekî din di bêgumanodî ew dîmena dawî gelek bi dilên bûj ber ku têz dikir mêzan heta çend kîloyan dikare rajê de û gelo qayîmeyan ne heta jiyana wê zarokê jî nekeve matirsiye de lê hejmarek ji kereste û kelûpelên dîrokî li Kirmaşanê hatine dîtin ku dîroka wan ji bo 2000 sal berîniha divegere. Serdar Emîr Rehmetullah berpirsê parastina ferheng û geştiyarî û herwiha pîşeyên destiyê Kirmaşanê ragihand piştî veguhastina hejmarek ji kelûpelin ji aliyê çend kesekî ve 167 kereste û kelûpelên dîrokî ku pêk hatine ji defir û herwiha kaseyê mefreğî, etirdan, tewirzîn û herwiha serê rim, bazine, derziye, zincîra milwankeya guharin, gustîlkinan kongustîleya, morîkin herwiha peykerên ajalan jî di nev de hatine dîtin ragihan jî ku dîroka wan kelûpelan ji bo 2000 salan berîniha divegere. Ev li Kirmaşanê bû lê me ji Akrê me dît bevdûre ku
افکار من آری سر لاندکان راپورتک تایبەت ئامادە کردبوو و جا ئاری دەستپێکی ڕۆژ باش بله روش باشتر ئەvê جا ئاری ژمر گوتن کو خۆدە بهێلێ کورکەکی te هەیە وەختا چێ بوو تە لاندک ژێرە کریبوو یان تە تەخت ژێر کریبوو ڕاستی بێژە بله گلستان ایدی الاکری براستیجی گله کی با کی باش تبی مالک یعنی لاندکان بکار دینیتن ایدی هر کسی کو زاروک کی روی هبیتن بله. لاندک کریه بگومان کومد مال ده هیاش بر کومن وقت گوتی کرک هیا ایدی ما پیشتر کریه نه ما او هر او هیا او لاندکا کد مال داد مینیتن لاکری اف عادت هیا تبی کو زاروک دی بید جی ایدی هر دوی داد دنوین جبر کلاندکین کل آکری تینا چکرن تمنک دریج دمینن یعنی باش تینا چکرن جبر کتا دیمان آنج دادید ایدی او کسی کو چیت کرن لسر رونشتو حتی کو بخواد لسر هشان بله. او نشانه ویا که بکو گلکیت قایم من اولاندکین کل آکری تین درست کرن درسته خۆدە ئیشتر بهێلێ و خۆدە وازێدەکێ ژیوێ جژمر بێژن هات ناوە بازارە دێت بێژن نەها وەختەی حەژیرایە هەنجیرایە کیلۆ بچقاسیە و ڕەوشە باژارێ چاوایە بله گلستان عمدنا و علواین کرین و فروتنا فقیان دال باجر آکرت گلوینا دیارکو آکری دورکا چاندینت نوا پارزگاه دو که دا نبودنگین خوین در کرین لسر آست هرما کلسان جبر کو آکری دالی خوی سقای هردستان آخو آوهاین خودی پگاگ گلک باشه سالانه اشعالی جوتیارن قضا آکری و یعنی آواک گلک دیار بر همین چاندن هاوینیت تینا چاندن زیادتریا وان بر همین هنی حال ویده مثال بیراد گن جبر وی که دی ایواریان جوتیار دچند نوا زوین خدا بر همین خود چنین سپیدهیان زو بریا کو روش پلیتن او تینا نوا وان علوان فروتنا فقیان دا ایدی بر همین خود فروشن الویرا گرینگ هم بزانین ایدی نکه دیرو که علوان فقیان آکری بزانین بازار چوا چه تیداد نوا وان علوان دا الویرا نوینار علوان آکریب خواب که آزاد گلمنا حجم ما بحثابه کی بک ایدی ام دبینین سپیده یک زویه یعنی قلب الغیا جوتیاران ویرا هيا بما بحثابه فيها کی بک دسبیک يعني علوان فروتنا فقیل آکریب دسبیکان کی و بون نوکل ویرا یعنی پیشتر لکی و بون بازار چوایا پیشگی خیرات نگود که زحمت کشی الساعة 6 عدنا لنا أخو أم قمركت خو ساعة 6 شيبت كينا با قال بونجس بيدي جوتيوري ما تقريبا ساعة دو نيفي دو شبت لنا أم هش ساعة 6 شبه أم قمرك وقت كينا حتى مغربها أبخو ما سي وجبتين فلاح ما نيف روتيتو هيفوريوشتت بس أغلب شو لك سبيدوز جي ساعة 6 شبه برهمكاش الدوروبري أوكريتت اغلبش بر همه همو برهمه عردیه نه دوره اصلا راستی برهمه دوره گله کی کیمه یا عردیه جوتیار مش راستی قوت قوامو دو طماطه تروزیا خياره شفتيه قندوره برهمه عردي منطقه نهلش هاي نسبه فقي برهمه دوره راستی برهمه دوره کیمه اصلا ما كيما بما روستي او بديكال دوي كتت برامي فيقي والهذا رجمتت حجز بحصابين دي بكم يعني دفيس بداية ما تفيد بزانين كو ايدي الاكري يعني برامك زيداي چاندن هم بينين لعلوين اكري قالكي بيسرو بريا بيفهاي صدم تشي يعني افهند فقيت نوفيرا دا خلقك كي بياني تدوان ديمانا وبينيتن رنگت شكي باش نبا روستي ما ابا ام ساعتين بقوستن بالنسبه للجمركت ما جمرك ما صالح هشتي وسي اوكري كابن بو بشتينجي وتا دوره كوني ممكروكيه ابا جيسي امتينا بقوستن روستي قبل جاكي بيسترو برا عملت كابتن نوف مولودا وما دبيت دخوزك ما هي جمركت ما حول ما جاكي دربي اوكري دو فلاحي ما استراحت بكد روستي جاكي تاسكا وبروبمكاش ابطال قالك الزوره بنت بسرچه مس دخوزك هاي نسبته زوريه بلان نينا بلانا برهمينية وراستي ركض مش بيك هاد نكت ما تبي دخوزك أفريقيا ببنا بقى برهمت درك بيت أبخوش تكذب بخو جرام بيت سپاس بوده حجازت نوینر علوان کرن فروتنا فقیان لآکره بله گل سامان کوتی تا گوتن دیاره کو ایدیل آکره تبی برهمه کرا گشته بطایبتی جی برهمن عرده و کشتی گندور خيار طماطم تشتين هني ایدی جوتیار حجمارا کزیده و جوتیاران فیرا در دورین ما تجین الجوتیاران اف بازار کرن فروتنا فقیان لآکره بله آری نورمال پرانیا پیامنران صبح الجهه تاشته و خوارن صبح در باسدون لی بجاره تجهه على در باسوي أسبوعات كم
طاشتي خل مالي بخوتين الدربة بخوي وكواين دنقل اكسواس افكار من اري حسين جي باجاري اكري تتقل من بوي لين بري خبدنا رجعوا كردستاني بتايبتي جي باجاري قامشلو افكار من لافا سعد جنافا بازار تقلنا لافا روش باش دم باش گلستان هز بینم الودرین بیسان دیا رستوران بريكفاست يعني تشتي برهمن طاشتين صباح البشتة تناوا بازار تايبت ببانير وماست وعندي كاجمر بجر روشتا زيتون جديد بینم الودري راست گلستان از به هیوی میگو تاشته تا خواره پیش برگو اگر تنه خوار به پرسگری که کپشتی والله بلا خواری اسكم بالا يا برچی به گلستان وگو تدیار کر تبرچی به گلستان وگو تبینو وگو تدیار کر جی عمله بازار خوارنین آتاشتین اللي بازاری خامشلو جو خالی في بازاری همو خوارن پیدا دبه چی زیتون بین وگو اند بینن هنگف هی پنیر هم جورین پنیر هنه ماست هی لبنی وکل سوری تناس کرن هی وأفايا بازار هاني نبتني خلكن قام شلون تي سردانا بازاري دكن تاغو تاشتيا خلفيدا بخن ليك خلكن لجدر في قام شلو بيكاتين قول جندواري قام شلو دجين حمو بيكاتا كرد بن عرب بن خريستيان بنتين بري خدن في بازاري تاغو تاشتي لفيدا بخن لي تشتكي بالكيش لفي تاشتي هي جوليستان او جيمر وقوتي ناسكرين بالسوري قيمة كورجيرد بيجن قيمة غيقاميشة بخوا قيمة وجوليستان بالي وقت تدتزانه ام بهتر خو بشیرانی يردخون وبتايبت بهن قفره قالك جورين هنجيب شي لفي بازاري بيدا دبن شخص بتشكي بحثا جيمر بكم يان قيماغي قامشا بكم اف قيماغ بتاني لباجاري قامشلو تشيدبه ولباجاري ديركي يعني لسوريا بالتمامي بتاني لقامشلو لديركي هي بنرخي بخوبه هاي بدي كريزا سوريا جي اللي تعماوي جبرجو برخوش دهات فكوستن جبو عراقي جبو اردن لي بيتري خو درباسي عراقي دبو درباسي هندري سوريا جيدبو لي دما داويه ده گلستان نرخی پر بوهابو اف بازار جی باندورا بوهایا لیریا سوری باندورا روش آبوری لبازار جی بویه لی بهتری باندورا کرونا لبازار هبو جبر گوک ام دبین او قربالغا پرتنا گلستان يعني حرس بهدا ما قلت هات فيدا جهتنا بو قلت لي روني وت تاشتي بخو اللي نهام دبين بيتشكي تفكرتنا هن خلكن لي كيمن لفيدا خداني دكانه كي لفيدا بمريه دكانه يجبري لفيدا هي مهن برسانجي بكن دس بيكي روج باش اگرت بهتر بحثا بازاري جمر بك تايبت قيماغي قاميشا تشغو هرتن تشيبو بشتي دما كورونا دما كورونا بلام بري شغلها بو بس كت ازما كورونا ده يعني قال لك فرق تشيبو كسنا ماتي شغل كيم بويه كسنا ماتي يعني بري ما ساعات بينج فتكر انا مسحات ايجاب بشش ام فتكن كيم بوي قال لك بري ازانم بي جيمر قيماغي قاميشا درت كتجدر فجي نهار تشاوا بويه انا ريرا ما هي حدود سيمال قاعد قرتن شام ري قد كرنجي وانا جي يعني نعملت الفيدا بس حسكي امكارن ببن عامودي امجي كار ببن يعني بري سينيا جيمر اقاميشا قيماغي قاميشا بتقاسيت هات فروتين وانا بتقاسيه بري هذا ما ارزان بوي انا بوهابوي يعني كلك تشتي وان بوهابونا وانا جي الحمد لله يعني بيجن وضعنا انا هذا ما ايه عربتين جي البيجن والله حمتش بوهابي او جي مجمار بوهادكن يعني تمام اجا هيدي ام تشتاتين ام بنيرتين ام لبنيتين ام تشكيد خنبر تشكيده وانا جفا ما بنير انيه كندواري قام شلو درهات بشتي الحميس اف جامر اجا انا مدرن شغلي مكين بوي سباسياتكم سباس جوليستان وجو ديار كربوها بون كتية نرخي قيمة جديدة بري جوليستان ام دهات الفيدا ما تاشتيت خوار بشار حزارة انها بوي بحشت حزارة امنا ما كان قيمة غي قاميش اجيب بخون جوليستان لا تشتكي بالكش البشتها بو اكو حلاوة اشيتي او نجرد بجن لبقاسي جو غربي حلاوة تخون اشيتي والقاسي ناخون شخون هذا البيضة دركتيا أزبخوا جوليستان أسكر خش حلاوي دكم لينا ما بسمة دكم هاب فاتي رافت كنت سيركي جيت خويا أنا دنجي تقدو قلت سيركي جيت خويا سيرك وجاجي واشتي ولا جيت خويا أنا
تنێ حەلاواشی تیاتە تخۆی کێ فامژی ئەڤایە تایبەت بە هەرێما دێرکێ ڕاستە. ئەم غەربی ناخۆن گەلێکی ئەم گولیستان گەلگیت خۆن گەلێک سپاس هەفکارە من لە باساج نەبا بازارە قامشلۆ بێ ڤیاڕۆژەکە خۆش و تێر بخوا لێ نەبا باژارێ سلێمانیەژی بێ جارێ هەفکارە من ئارام بەختیار وێ جگەلمە بێش بۆ لا حول ولا قوة إلا بالله حمول بازارە خواردنێنە ئارام ڕۆژ باش بەڵێ گوڵستان ڕۆژ باش دیارە ئەمڕۆ هەمومان پانێرەکان وان ڕێککەوتوین ئەزانین تۆنانی بانی و نەخواردەوە زوو هاتووی بۆ دەوام بەڵێ لە سلێمانی تایبەتمەندی خۆی هەیە خواردنی بەیانیان بەڵێەوە بە خێراتنێکی تایبەتە خواردنی بەیانیان لە ئێمە وڵا ئەمەوێ باسی ئەوەتان بۆ بکەم لە سلێمانی خواردنی بەیانیان تایبەتمەندی خۆی هەیە بە تایبەتی هاوڵاتیان لە بەیانیانێکی زوو دێنە دەرەوە لە چاخانەکان خەریکی خواردن دەبن کاک محەممەد وێنەگرەگە لەگەڵم بێ وەک دەبینن ئەمەیکێکە لەو جێگایانە کە خەریکی خواردنی بەیانیان و لێرە خواردنی بەیانیان ئامادەکەن یەک لەو شتە گرنگانە کە لە سلێمانی هەرە ینی خواردنی سەرەکیە بەیانیان نۆکاوە نۆکاوی سلێمانی زۆر بەناوبانگە کە بەیانیان ئامادە دەکرێت و جگە لەوەش خواردنە کوردەواریەکان هەیە لێرە هەر هاوڵاتێک بێویان حەزی لە خواردنی کوردەواری بێ دەتوانێت خواردنە کوردەوارەکانیش خوارد جگە لەوەش خواردنە خێراکانیش لەوێ ئامادەیە دەمەوێت لەگەڵ ئەم وەستایە قسە بکەم بزانین وەستایان ساوتان لێ بێت ئەگەر پێمان بڵێن بەیانیان هاوڵاتیان زیاتر حەزیان لە چ خواردنیەکە هاوڵاتیان حەزیان لە قەیماغە و لە پەنیرە و هێلکێ و مەخلەمێ و مەخلەمەکە چۆن دروستەکەن ئەڵێن لە سلێمانی مەخلەمە تایبەتمەندی خۆی لە شوێنەکانی دیکە جیاوازتر ڕاست دەکەی وەڵای لێرە ئاشکەسە و بە حەزی خۆیەتی هیوایە ئەڵە پیازی تێمەکە و هیوایە تەماتێ و قیمێ و هێلکێ و بە شێوەیەکی خێرا مەخلەمێکمان بۆ ئامادە بکەیت بەسەر چاو منم بانێ حەزم لە مەخلەمە بووە مانەوەی مەخلەمێکمان بۆ ئامادە بکە زین لێرە چۆن ئامادەیەکەم بە شێوەیەکی خێرا لە چی و چی پێکاتەوە ساگەر پێمان بڵێ وڵی لە پیازە و تەماتێ و قیمێ و هێلکێ و ئەلەمانە پێکاتوە بزان بە شێوەیەکی خێرا بۆمان ئامادەکەی بزانین چۆنە بۆی دوای ڕاستەوخۆکە هاوکارانمانیش بانیان زۆر ئەستاونانە نەخواردەوە بێمە لێرە نابخۆین لە بری ئەوانیش ئەوە سەرەتا پیازەکە سوور دەکەنەوە لێرە دوای ئەوە چی چی تێەکەی تەماتەکەی تێەکەین دوای دوسە دەقەش قیمەکەی بەسەراکەین دوای ئەوە هێلکەکە و حازریەکەین ئەین باوڵاتی ئەی دوای ئەم خواردنە پێویستە چاش بخورێوانی ئارەوەڵا هەدە چاکەی بەسەراکەی زەرورە ئارەوەڵا چاکە زەرورە لەخسەر خەڵوزەوەنیە ئەرام بازارە خواردنێن سبها تاشتێ چاوایە بتایبەتی دوختێ کۆرۆنایەدا ئەنی بازارەوان نۆرمال بووە یان نا وەڵای پێش ئەم دۆخە پێش دۆخی کۆرۆنا بازارەکە لێرە زۆر زۆر قەرەباڵەتر بوو بەڵام ێستا لەبەر ئەو بارودۆخە ینی هاوڵاتیان کەمتر دێنە ئێرە بۆ نانی بەنە بەڵام هەر لەگەڵ ئەوەشدا هەر تایبەتمەندی خۆی هەیە و هاوڵاتیان دێنە ئێرە خەریکی خواردنی بەیانیان دەبن ئەوە تا ئێستاش هەندێک هاوڵاتی هاتوون خواردنی کوردەواری دەخۆن حەزیان لە خواردنی کوردەواریە گوڵستا من دەگەڕێمەوە لای ئێوە تا ئەو کاتێک کە مێخلەمەکەمان ئامادە دەبێت ئیترێمەش نانی بانی بخۆین ئەمڕۆ عافیت بنووسیجان بێ زووە ئەمیرۆ گەلێک گەلێک برشیکردن لێ نەخەمە ئەمێ پاشی پرۆگرامی بچن تاشتەیەکێ بخۆن گەلێک سپاس ji bo hevkarê min aram ji bajarê Slêmaniyê tedgelme bûyî û nûşîcan bê dubare wek me bevdûre şopandî yanî ji her navçeyeke Kurdistanê nerîtek û kultûrek cewaz û dewlemend heye bi taybetî ji bo taştê nanê sivî û dît li Rojavayê Kurdistanê bi çi corî bû bêhtir sivike masta panîr qeymaq hingiv ev tişt ku miştikê wîloneyan sîrike li başûrê Kurdistanê tê dîtin û têbînîkirin ku zêdetir xwarinên giran dixwin bi taybetî berê sibahan vê ce hemû jî her corekî bê xweş e û mirov han dide ku sibahan zûra bê taşteyeke tendrust û xweş bixwe hin rûdaw hene hin di tişt hene bûyer hene di dîrokê de ku giring e mirov behezke
خوازیمە دۆ بەحث کردبانە یەک یا هەری گرنگ دۆ بوو ئەوژی کۆچاداویە میرجەلادت بەدرخان لە پایتەختا سووریە لە شامێ بوو و دەماک و ژیانەخوا ji دەستدایی بە هەزاران خەلک و کورد لە باژارێ شامێ لە پایتەختێ دەرکەتن مەراسیمەک لە گۆر دیرۆکاوینا و مەقاماوینا و جهێوینا خەلک دەرکەتن میرجەلادت بەدرخان وەک هۆن زانن یەک جوان ڕەوشنبیرن هەری مەزنن کووردە بتایبەتی و خزمەتێک گەلێک مەزن کردە درۆژنەمەگەری و زمانەیە کوردیدا و بتایبەتی ژیە کورمانجی ئەم چ بێژن ڕەحما خودەی لێ بێ و جهی بەهشت بێ بێگومان و سەرێ ماڵبات هەوی ساغ بێت لێ دیرۆکە کتپای خۆدا هێشت و حتا ڕۆژا ئیرۆ ئەم شانازیە پێت کرد و ئەبدەبۆکە کۆمپێداخەڤنجی بێگومان ئەم هەوڵ دەدن می بەردەوام لێسەر ڕوان پەیرە و یاسایەن زمانێ کوردیên ku wî danîne lê ji bilî ya ku de çêbûyî îro di dîrokê de gerin behs bikin di rojeke wekî îro de di 16 heftê 1925 de dîroknivîsê Kurd Mihemed Emîn Zekî bi cîgirê Serokkozîrên Iraqê hata helbijardin ya di duwajiye gerin behsê bikin di 16 heftê 1984 de jî Hesen Heyran hunermendê milliyê Kurd koça dawî kir. Di 16 heftê 2007 de jî Dr. Mihemed Mukrî zanayê Kurd li Fransayê bi xak hate spartin. Roja 16 heft 1907 jî destûrê demkî Iraqê ja lê rejîma Baas ve derket û hatin vîsandin. Yek jwan dîrokên din ku em bi hevdûre jî bişopînin di 16 heft 1905 de jî Serokkozîrên Sûriyeyê li Ordunê hate tîrorkirin ew jî Riyad Salih bû. Di 16 heft 1856 demgerekî paş devegeran karkirin ji bo halkandina nokend anku qenata Suez ku jê dibêjin dest pê kir ja lê Fransîyan ve. Lê 16 heft 1905 Uruguay ji Brazîlê bir di cema cîhanî de û ji bo dûmîn car bo qehramana cîhanê. Îro jî roja ji dayîkbûna Garisbêl li Stigvanê Wêlza û ku niha ji bo tîma Real Madrid dilîze ez bawer dikim vê cê niha sosyal medya îro pir bibe bi Garisbêl. Em ê behsa tora xwe bikin, em ê behsa mijara xwe bikin. Îro rewresmeke taybet ya dawî projeya pirtûka rawangehê birêve diçe hêdî berî ez bikevim xweşik bême xwarê. Hevkarê min me wala hevkar bû caran hawkar bû weniye û ew weş bûyî li lezankoş pêkewe bûyîn ew dekirête be çî hawrê weniye be kurtiyekê arî Resul rêveberê peywendî û ragihandina rawangehê vesmê tu digelin vê roj baş gelek xêr wê serçava gelek spas erê kerem ke danîşe diyarîn bo hêna te diyariyeke pir baş aniye فرمونا هذا خدور خص بدنا خمة اوكي 2 متر دبي استا 2 متر دبيتن استا بس يمكن صالانه ايوه شلاكيتان هبو شلاكي ك لهولي جورة دكرا خلق دهات بجاري دكر كساعتي دهات گورانی خوش هبو پارسال بانه هات بونیه امثال چه گذراوه چه گوراوه به های او داخل گلستان اما هول مانده شلاکی کان من هموی بردوام بین رایان نگرین بەڵام چارەسەرێکیان بۆ بدۆزینەوە بەشێکیان بکەینە ئۆفلاین پیشانگای نێودەوڵەتی هەلیکارمان هەیە مە ساڵانە ئەنجام دەدەین ئەو ساڵ بەنیازین بە شێوازی ئۆنلاین ئەنجامی بدەین بەڵام بە سیستەمێکی زۆر جوان و ڕێکوپێک کەسەکە خۆی دەبینێتەوە کە دەچێتە ناو جۆفێرەکە یا پیشانگای کارەکە پرۆژەکانی دیکەش بە هەمان شێوە خەڵاتەکانی ڕوانگە تاوەکو ئێستا تۆزێک هیوامان هەیە لە بەرەوەی مانگی 12 بەڵام پرۆژەی بۆ نمونە کتێبی ڕوانگە ئەمە هەموو ساڵێک بڕاستەکەی لە هۆڵێک ئەنجاممانداوە خەڵکمان بانگێش کرد و بە تایبەتی لە بەرەوەی کتێبە ئێمە نووسەرەکانیشمان هێناون خودی نووسەرەکە واژۆیەک دەکا یاخود باسی کتێبەکە دەکا لەگەڵ هاوڵاتیان بەڵام بەهۆی دروستبوونی ئەو بارودۆخی کۆڤید-19 ئەمە ئەو ڕێوڕسمەکە ئەنجام دەدەین کۆڤید-19 ڤایرۆسی کۆرۆنای بڵێ ئەو یەکێک لە پرۆژەکانمان کە ئەمڕۆ ڕێوڕسمی کۆتایی بۆ ئەنجام دەدەین پرۆژەی کتێبی ڕوانگەیە کە نووسەران ساڵانە کتێبەکانیان پێشکەش دەکەن لە ڕێی کەسانی پسپۆڕەوە کە بە لیژنەی دادبەری ناو دەبرێن کتێبەکان هەڵدەبژێن باشترین 4 کتێب لەو بابەتانەی کە پرۆژەکە دایدەنێ دەستنیشانی دەکەین بابەتەکان ساڵانە چەند بابەتێک وڵ
ساڵی یەکەم بە پێویستمانزانی کتێبی پەروەردەی بۆ منداڵان لە کتێبخانەکانی کوردستاندا بنین ئیدیەوە بۆ 6 کتێب هەڵبژێردران چاپکران و بڵاوکرانەوە ئەم ساڵ فەرمو ئەم ساڵ بڵێ کتێبەکان ئەو بابەتانی کە دامان نا بۆ کتێبەکان مەرجەکە ئەوە بۆ پەیوەست بێ بە لاوان بڵێ ئەو بابەتانەی کە پەیوەستە بە لاوان هانی لاوان دەدا بۆی زیاتر بەردەوام لە کارکردن یاخود نەوەستن لەو دەبی تەمەنی نووسەرەکە چەند بێت لە چەند هەتا چەندەیان دیاری تەمەنمان دیاری نەکردەوە پارساڵ کەسێکمان هەبوو تەمەنی 16 ساڵ بوو منداڵ ئەوەش دقەتمدا یەکێکیان 1996 ئەوی تریژنیشیان نەینووسیوە کە چەند زیاتر لەڕێی ناوەڕۆکی کتێبەکەەوە بریار دەدرێتن چەند بیرۆکەتان بۆ هاتبوو چەند ڕەشنووسان بۆ هاتبوو ئەم ساڵ بۆ خۆی ساڵانە کە پێشبڕکێیەکە ڕدەگەێنین سەران سەری کوردستانە پێشبڕکێیەکە داوا لە نووسەران دەکەین بۆی سەرتاسەری کوردستان باسی هەرێمی کوردستان سەران سەری هەرێمی کوردستان بەڵێ هەرێمی کوردستان نووسەران کتێبەکانیان دەنێرن مەرجی سەرەکی ئەوەیە بە زمانی سۆرانی بێ یا بادینی بێن کوردی بێ یاخود لاتینی بە لاتینیش ئەوش قبول دەکرێت ئامانجی ئێمە ئەوەیە کتێبخانەی کوردی فراوان بکەین بە تایبەتی ئەو بابەتانەی کە لە کتێبخانەکان کە من یاخود لە ئێستای کوردستان پێویستە ئەو بابەتانە هەڵدەبژێرین ئیدی ساڵانە کە پرۆژەکەمان ڕاگەاند ئەم ساڵ 5 ڕەشنووس دەتوانم بڵێن پێشکەشکران لەلایەن نووسەرانەوە لەلایەن لاوانەوە ئەوە بوو یاسای پێشبڕکێیەکەوە بوو 4 باشترین لەو کتێبانە هەڵبژێردران لەلایەن لیژنەی دادوەریەوە ئێمە بڵێ زۆر پرسیار هەیە لیژنەی دادوەران لە چێ و چێ پێک هاتوون لیژنەی دادوەران ئێمە هەوڵ دەدەین نوێنەرایەتی یەکەم هەموو شارەکانی کوردستان بکەن هەموو ئەو بابەتانی کە لە ناو کتێبەکەدا هەیە لە ڕووی شێوازی نووسینەوە لە ڕووی ناوەڕۆکی کتێبەکەوە بۆ ئەم ساڵ 3 دادوەرمان هەبوون لە لیژنەی هەڵسەنگاندن ئەویا یەکێک لەوانە مامەستا شاد محەممەد بوو ڕۆژنامەوان و چالاکوانی کۆمەلگەی مەدەنیە لە ڕووی ئەوەی کە کۆنتێنتی ناو کتێبەکە چۆنە و تا چەند کاریگەری دەبێت بۆ لاوان ئەوی دیکە مامەستا قانع خورشیدە مامەستا و نووسەرە مامەستا ئیسماعیل تاهیر جەنگەر بە هەمان شێوە بەڕێبەری کتێبخانە گشتەکانی دهۆکە ئەوانە لیژنەی هەڵسەنگاندن بوون کتێبەکان کە بۆ ئێمە هاتن بۆ ئەوانمان نارد ئەوان بەپێی ئەو پێوەرانی کە دایان نابوون لە چوارچێوەی پرۆژەکە باشترین چوار کتێبیان هەڵبژات دواتر کە ئەوان کتێبەکان هەڵدەبژێرن بۆ ئێمەی دەنێرنەوە بۆ هەر کتێبێک دەینووسن کە ئەو کتێبەمان هەڵبژاردووە لەبەر ئەو مەرجانە ئەو کتێبانەی کەشمان هەڵ نەبژاردووە لەبەر ئەو مەرجانە بۆی ڕۆم بێ بۆ نووسەرەکانیش ئەوانەی کە هەڵبژێردان و هەڵنەبژێردان دواتر ئێمە چی دەکەین ئەو کتێبانە دیزاین دەکەین لە هەمان کاتدا هەڵەچنیش دەکەین لە تێکست لەوانەیە لەبەرەوەی کەسانی شارەزا هەن لە ڕووی هەڵەچنینگەوە پروفریدینگەوە بۆی بە تەواوی وشەکان زاراوەی کوردی بەکار هات بێ دوای ئەوە کە دیزاین کرا چاپ دەکرێت و بڵاو دەکرێتەوە بەسەر کتێبخانەکان شوێنە گشتیەکان ئەو شوێنان ئەوە چەندەمین پرۆژەیە تا ئێستا دووەم ساڵەوە باست کرد بەڵام تەبینیم کرد هەمووی بە سۆرانی نووسراوە هەرچەندە ئێوە هەوڵ دەدەن کە هەموو زاراوەکانی کوردی تێدا بێ کوردی ینی سۆرانی بێ بادینیشمان هەبوو بادینی هەبوو بەڵام تێبینیەکی پشتچووکەوەی کە هەیە هەز دەکەم پامەکەتان هێشتا نەگەشتوتەوە هەموو کوردەکان لە سەرانسەری کوردستان ینی بۆ نمونە بواری نووسین لە ڕۆژئاوا و باکووری کوردستان و ڕۆژهڵاتی کوردستانیش زۆر بەهێزە ئەوەی کە تەبینی دەکرێت ئێستا بەس هەرێمی کوردستان بەخۆیەوە دەگرێتن پلانتان نییە کە بەرفراوانتری بکەن ئێستا چالاکیەکانمان بە تایبەتی بۆ ئەو پرۆژەیە پارێزگاکانی هەولێر سلێمانی دوهۆک هەڵەبجە دانیشتوانی ئەو شوێنانە دەکرێت کەسە بە هەر جۆرێک بنووسێ گرنگەوەی بە زمانی کوردی بێ بینووسێ کتێبەکە وەردەگرن بەڵام یاسای پێشبڕکێکەوە لەوانەیە کتێبی دیکە پێشکەش نەکرابێت لەوانەیە لە یاساکانی پێشبڕکێکە دەرنەچوو بێ ئیدی بەو جۆرەیە ناڵم پارساڵ کتێبی زۆر و زۆرمان هەبوو کتێبی بادینیمان هەبوو سۆرانیمان هەبوو بەداخی ئەو دووەم ساڵە بەڵام تاوەکە ئێستا لاتینی هیوادارم ینی ئەوەش لە ناوی داهابێت چونکو ئەم هەوڵانە زۆر گرنگە بە تایبەتی لێک نزیکردنەوەی زاراوەکانیش ئەرکێکی زۆر باش شتێک بڵێم هەز دەکەم ئەتوو کاکزیرەک لەو کاتێک کە لە ڕوانگە ئیش دەکەن قشتان سپی بوویەوە بوو ئەوە لەوانەیە ئینڤایرۆمنتەکە بێ نازانم
زۆریش دەکەن دەکری ئەوە بێ زۆر ئیش بکەین ئەها دەکری ئەوە بێ قژمان تۆزەکسپی بۆ زۆریش دەکەن ئەی ماستەرەکە چی لە هەر ساڵی یەکەم تەواو بوو پیرۆزە ئێستا زۆر سپاس دەکەم بەس ساڵی دووەمەوە کە ریسێرچەکە بنووسی و هەر لێرە لە ناو کوردستان هەر لە ناو دەخێن کوردستان بەڵێ باسی ئەوەت کرد کە هەتا مانگی دوازە لەوانەیە ڕوانگەی خەڵاتەکانی ڕوان خەڵاتەکانی ڕوانگە هیوامان پێێتەوە ناو نووسینتان کردووە بۆ خەڵک دەست پێ بکەن یان نا ڕامان نەگەیاندووە ئۆکێ. یەکەم شوێن دەبێت لێرە ڕایگەێنم خەڵاتەکانی ڕوانگە لە بیستی ئەم مانگە ڕادەگەێنین لە بیستی ئەم مانگەوە لاوان دەتوان بەرهەمەکانیان پێشکەش بکەن کاتیان هەیە هەتاوەکو یەکی یانزە لەو دەبوارەی کە دامان ناوە لاوان پێشکەشی دەکەن دواتر زانیاری زیاترش بۆ بەڕێزت دەنێرن بۆی زیاتر بیگەێنی بۆ لاوان بۆی بەرهەمەکانیان پێشکەش بکەن چەند بەشە دە بەشە دە بەشە بەڵ لە دە بەش پێک دێت پرۆژەیەکی دیکەشمان هەیە لەبەر ئەو مانگە بەڕاستی چالاکیمان زۆر داناوە یەکێک لەوانە پرۆژەی کتێبی ڕوانگەیە ڕێوەسمت وەتایە بیستیمان کۆ گوتم خەڵاتەکانی ڕوانگە ڕادەگەێنین هەتاوەکو یەکی یانزە لاوان دەتوانن بەرهەمەکانیان پێشکەش بکەن دەست پێشخەری لاوانی خۆبەخشمان هەیە ئەو پرۆژەیە هەر گروپێکی خۆبەخشی لە هەرێمی کوردستان بیەوە کار بکات پرۆژەیەکی هەبێت دەتوانێت پرۆژەکەی پێشکەش بکات کۆمەکی دارایی پێشکەش دەکرێت لەلایەن دەستگای ڕوانگەوە بۆ خودی پرۆژەکەنێک بۆ کەسەکان پرۆژەیەکی هەیە لەوانێ ئەو ساڵ فیلمەکە لە چوارچێوەی ڤایرۆسی کۆرۆنا ناتوان بڵم کۆڤید 19 نابیڵە خۆ ناوە دروستەکەی وایە لە چوارچێوەی هەر چالاکیەک بێ سوودی هەبێ بۆ کۆمەڵگا بە تایبەتی لەو بوارەکە ئێستا کۆمەڵگا زۆر زۆر پێویستی بۆ بابەتەیە پرۆژەیەک پێشکەش دەکات دەینێرێ بۆ ئەو پرۆژێ و پرۆگرامی دەستگای ڕوانگە دووبارە لیژنەی هەڵسەنگاندن دەبێت 12 پرۆژە هەڵدەبژێتێت لە هەر پارێزگایەک دوو پرۆژە هەڵدەبژێردە و کۆمەکی داراییان دەدرێتێ و لەگەڵیان دەبین بۆی پرۆژەکەیان جێبەجێ بکەن ئەم نووسەرانە خۆیان ئەمڕۆ ئامادە دەبن یان لەبەر کارەکانی خۆپارێزی پابندن لە دووریە چۆنە نووسەرەکان ئامادە دەبن بەڵام ڕێوڕسمێکی گەورە ئەنجام دەدەین تەنیا 12 کەس بەشدارە نووسەرەکان و دادوەرەکان و نوێنەری وەزارەتی ڕۆشنبیری و لاوان و چەند کەسێک لە تیمی دەستگای ڕوانگەین لە هۆڵێکی زۆر گەورە تەنیا 12 کەسمان بانگەش کردووە بۆی ئەوەی بەڕاستی دەمانێت هەم پرۆژەکە بەڕێوە بچێت بۆ ئێمە وەک دەستگای ڕوانگە زۆر گرنگە بەڕاستی و چالاکیانە نەوەستێت هەر چالاکیەک هەبێ بە تایبەتی بواری پەروەردە زۆر گرنگە لە ناو کۆمەڵگا بەردەوام بن بەڵام بە شێوازێکی وا ئەنجامی دەدەین کە قەرەباڵغی دروست نەبێ لەبەرەوەشە بەڕاستی ڕامان نەگەیاندووە تەنیا دەستگاکانی ڕاگەاندمان داوا هەر پرتوکێک 8,000 چاپە کۆی گشتی 8,000 کۆی گشتی هەستاژ کتێبێک 2000 بۆ چێ دەیبن چێ دەیتوانێت بە دەستی بخە بڵ ئێمە بۆ یەکەم شوێن کتێبخانە گشتیەکانە لە هەرێمی کوردستان بۆ هەموو کتێبخانەکانی دەبین بە پێ و پلانێکە دانراوە قوتابخانەکانیشی تێدایە شوێنە گشتیەکانی تێدایە بەشێک لە دەستگاکانی ڕاگەاندن ئەوانەی بە تایبەتی کتێبخانەیان هەیە یاخود بەرنمەیەکی کللتوریان هەیە بۆ ئەوانش دەنێرن و هەروەها و شوێنی ئەو شوێنانێک کە نووسەران تێدا کۆ دەبنەوە سەردیکای نووسەران هەر بە هەمان شێوە بۆ هەم ئەو شوێنانەی دەنێری یەک باشە کاتی قەدەغی هاتوچۆ بینیم چالاکیتان زۆر زۆر بوو و هەوڵتاندا هەرچەند بکرێ یارمەتی بدەن لەگەڵ دەستگەر خێرخوازی بارزانیش لەسەر خەت بوون هەمیشە ئاگادار بووم کە چەند ئیشتان کرد بەردەوام من ئەو هەوڵانەیان ئێستا پێویستان بەردەوامی بەڵام دەستگای ڕوانگە لە دەستگای ڕوانگە زیاتر دەمانێت بەلای پەروەردە و لاوان و ژینگە و کەسانی لە قەوماویش بە هەمان شێوە دەکەین بەڵام ئێستا بە هەمان شێوە بەردەوامین بەڵام ڕامان نەگەیاندووە لەو کاتەوە کە لە پرۆگرامەکەی بەڕێزت باسمان کرد یا دوای ئەوە ڕامان گرتووە هیچی کە باسمان نەکردوێتەوە بەهۆی ئەوەی زەختێکی زۆر زۆر دروست دەبێت دیالەوە پرۆژەکانی دیکەش دەوەستن بۆیە بەڵێ بەردەوامە دابشکردنی ئەو باسکێتانە ئەو فود باسکێتانە سەبەتەی خواردن هەر بەردەوامە بەڵام بە شێوازێکی بچووکتر ئێستا جار دەبینم لە سوۆشیال میدیا ئۆفیسەکەتان زۆر جوانە بەڵێ زۆر کەشوەڵایەکی خۆشی هەیە بۆ هەرێرە بەڕاستی ئێرەش ئەستۆدیۆکەی تۆ زۆر زۆر جوانە هەر بەڕاستی نافورە دروست کراوە داروبارێکی جوان ئەرێ وەڵا ئەویشمان هەیە خۆشە جار لەوێ سەیری دەکەم کە راپۆرت و ویتی شتی وا دەڕوا سەیری دەکەم تۆزێک ئارامم دەکەن خۆشە
دەرونی مرۆڤ هەمیشە شوێنی کار باسی بەڵێ فەرمو نەنا قسە بکە باسی خواردنتان کرد ئەم لەوێ هاتم گوێم لەوە بەڵێ گوتم ئیشەڵا بەش ئەو قەیماغە هەیە لێرە شەوێ زۆر درو یەکێک لە ڕۆژاوا بوو یەکێک لە سلێمانی بوو بە هەر حاڵ لاری زۆر سپاس بیرۆکەیەکی زۆر زۆر جوانە هیوادارم بەردەوام بن و ساڵی داهاتوو دڵم زۆر زۆر خۆش بکەن بەوەی کە لە سەرانسەری کوردستان یعنی ئاها چەند جوانە یەکێکیان بڵێ وەڵا ها لە ڕۆژاوایە ڕێژهڵاتە باکوورە باشوورە کوردستانی کۆک بێتەوە لەناو ئێرە لەناو بۆکسێک زۆر جوانە خۆی لەوانەیە تۆزە کێشەی لۆجستی هەبێ ڕاستە تۆزێک هیوادارین ڕۆژێک بەڵام لە ئێستا لە سەردەمی کۆرۆنادا فێر بوون کە ئۆنلاین چەند گرنگی هەبووە هەوڵمان بۆی نەدەدا هەبوو بەڵام هەوڵمان بۆی نەدا لەوانەیە لە ڕێگەی ئۆنلاین بتوانن زۆر هیوادارین ئێستا پرۆژەکە تەنیا هەرێمی کوردستان دانیشتوانی هەرێمی کوردستان هیوادارین بتوانین پرۆژەکان فراوانتر بکەین بەڵێ بکەین سەرتان سەری کوردستانی گەورە ئەو هەرسێ چاپە بۆ ئێمەوە نیە دابەشی بکەین ئۆکێ یەکێکیان بۆ بەرنامەکەی ئەوەی تریش دەدەم بە برادرام دام چی لێ دەکەن زۆر باش هیوادارم بیخوێنەوە بزانم دواتریش ڕاستەرنجی خۆت بدەیت بزانم گەلێک سپاس ئاری ڕەسوول ڕێبەبەرێ پەیوەندی و ڕاگەاندنن ڕەوانگە کوتت گەلمن بووی وێ سبهەوی بیا سەرکەفتنە بەردەوام زۆر زۆر سپاس بۆ زۆر سپاس دەکەم بێجەوە کتمی ڕاستی ئێرە و چەند ڕۆژن گەرم سەرمەڤە دەرباز دەبن بێجێ بزان بن هەموو باژەر و باژەرەکەی کوردستانێ ڕەوشە سەقای بە هەمان شێوەیە یان لە هەنجیهان هینکتر و خۆشترە و هەنجیهان گەرمترە کەرەمکەن تمی بەحساوەیەکی تێکردن بێ چقاس شیرێ دایک bi sûde ji bo zarokan lê vê carê divê rewşa kunha cîhan têve derbas be mirovayetî têve derbas dibe hatiye dîtin ku şîrê dayikê di jî vayrosa koronaya di encamê lêkolînên zanayên Emerîkî û Çînî ku li ser bi hezaran ji daykan yên ku şîr didine zarokên xwe hatine encamdan derketiye ku 305 dayk ku tûşî koronayê bûne û çak bûne çareserî wergirtine
شیرە نوانە دژی تەنایە کۆرۆنا تێدا هەیە هەروەها زارۆکێن وانجی بەرگری لا شێوانایە دیژی ڤایرۆسا کۆرۆنایە زێدەتر دەبات زانە ئاماژە بۆ یەکێژی دکن و دکارن شیرەدایەکش بۆ پاراستن و چاکبوونە کەسن مەزنژی یانێ بتەمەنج نێتەنە زارۆک یەنک و تووشی کۆرۆنایە بوونە بکاربینن شیرەدایکێش بۆوانە ژبە و مادە و دژە تەنن و دروست دەبن gelekî bihêzin û karînên başî hene ji bo çareserkirina tuşbûyên koronayê. Tekez jî dikin ku nikarin şîredayîk bêguman cihê plazmaya xwînê nagire û rastoxo ji bo kesên tuşbû ku dihate veguhastin ew plazma ji kesên ku berîn ha bêketine ji bo kesên tuşbûyên taze ew xwîn tê veguhastin lê vê carê şîredayîkê jî dikarin bikarbînin lêberê ne bi heman şêweyê ku plazmaya xwîn karîgerî dike li ser ji navçûna koronayê. Ez bawer dikim hêdî qedexeya çûn û hatinê li seranserê cîhanê kêm dibe ve carê didin ku xelk berê xwe bidin kenarên deryaya û her wiha ew ku hije ji siruşt û xwezayê dikin û melevaniyê jî anha bi taybetî li Yonanê li welatê Yonanê dilxweşin bi helgirtina ku ji navbirina qedexeya hatûn û çûneyan helgirtina wênayên nevana wêne û asayîbûna wê bardoxê ji ber ku korona hatibû îdî her tişt normal nemabû. آنها ملوانگه جهن صوبایه به کوراهی نزدیکی 3 متری یعنی کو هبون برین ها نها وکرنا و خلق دکارن هرن سردان بکن و به گمان دینا خویا اروپای دجی خلق گشتیار دکارن چونو هاتنه بکن لو منها به هزاران گشتیار سردان نافچین گشتیاری و ناف سروشت و خوازای و کنارن دریای دکن و هر وها دلخوشن جی به ملکرنه به صوبایه به تایبەتی جی لیۆنانێ کام هەبدوورە ببینن مژولی چنە یۆنانیەکان ئاهەنگ دەگێڕن دوای کۆتایی هاتنی قەدەغەی هاتوچۆ و ئاسایی بوونەوەی ئەو دۆخەی کە بەهۆی کۆرۆناوە هات بۆ ئاراوە. مارکۆ فێرناندس مەلەوانێکی بولگاریە و لە یۆنان دەژی ئەو دوای چاوەڕوانێکی زۆر بە تامزرۆیەوە خۆی فرێدەداتەوە نێو دەریا و لە قوڵای 30 مەتردا مەلە دەکات و چێژ وەردەگرێت لەو سروشتە قوڵ و پڕبوونەوەرە بەبێ بەکارهێنانی ئۆکسجین و هیچ یارمەتی دەرێکی هەناسەدان. لە کاتی کەرانتین بیرم دەکردەوە کە نەک تەنیا ئارەزووی بینینی خەڵکم دەکرد بەڵکو تامەزرۆی گەڕانەوە بووم بۆ ناو سروشت و قوڵایی دەریاکان و وەرزشکردن بە شێوەیەکی نوێ ئەم جارە باشتر وەرزش دەکەم چونکە وەرزش و چوونەوە ناو سروشت ئارامی و ئاسوودەیمان پێ دەبەخشێت و ڕێگەیەکی باشە بۆ چالاکبوون و هەروەها بۆ ڕزگاربوون لە دوودڵی و ئەو دۆخەنە ئارامەی تێدا بووین. گەڕانەوەی هاوڵاتیان بۆ ناو دەریاکان و کەش و هەوای ئەو شوێنانە بۆ ئەوەیە کە پێیان وایە هەوایەکی پاکە و دڵنیا دەبن لە پارێزراویان و دوور دەبن لە مەترسیەکانی کۆرۆنا. دڵخۆشم بە گەڕانەوەمان بۆ سەرکەشتی و بەلەمەکان لەگەڵ قوتابیەکانم بە شێوەیەکی گشتی تا ڕاتەیەک ئەم شوێنە ژێر ئاو و پارێزراوە لە ڤایرۆسی کۆرۆنا بۆیە کاتەکانی پشوو لێرە بەسەر دەبین بێگومان لەگەڵ پێڕەوکردنی ڕێنمایە تەندروستیەکان. بەپێی ئامارە فەرمیەکان زیاتر لە 3600 کەس لە یۆنان تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوو و 190 توشبووی ڤایرۆسەکەش گیانیان لەدەستداوە. لەگەڵ هەڵگرتنی قەدەغەی هاتوچۆ و کردنەوەی شوێنە گشتیەکان هەموو ئەو ڕێنمایە تەندروستیانە جێبەجێ دەکرێت و ڕاهێنانی تەواو بە کارمەندان و ئەو کەسانە دەکرێت کە سەردانی شوێنە گشتیەکان دەکەن. وەزارەتی گەشت و گوزاری یۆنان پێشبینی دەکات کە ئەمساڵ پێشوازی لە 5 ملیۆن گەشتیار بکەن. ئانهاژی من نرخێ دراوان بزان بن لە سەرانسەری جیهانەیە چ کێم بووە چ نزم بووە ئێجا ناوە بازارên Herêma Kurdistanê de jî zêr û dirav bi çi qasî têne serfkirin hev dure bişopînin.
پروگرام ما فیس بهجی بسر هفته دهات و بیگمان داوی پروگرام و هفته بود هفته که ما بابت این کوم بفدور شوپاندی حتی ویگا و بدلیوه به او زانیارین کوم متخواستم بگهنن به شوازه کی باش گشت بیوا اش بیرجینه کن پیام نرم تمیو دل ما بهشن سر تاشته صبحی لو ما اگرتن هشت خورا بوی تاشته گلک پیوسته و باشش با تندرستی هم رفت تمید بهشن گرینگترین تش جمع روزه تاشتهش بکوم میجی مروف دخه کرده به هیویا روزه که خوش و حتی هفته به چندین بابت هم جارندن دوباره دگلوت بم بمنید نوا خیر خوشه دو چاو